زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە ڕاستیە ئەم گرتبوونەوەی مامۆستایانی کۆلێجی پزیشکی زانکۆی سلێمانی بۆ داواکردنی مافێکی سەرەتایی سەرجەم مامۆستایان و فەرمانبەرانی کۆلێجی پزیشکیە کە حکوومەت لە مانگی پێشەوە موچەی مانگی دوی تقریبا تەواو کردووە لەسەر جەمدام و دەستگاکانە بەڵام هاتووە بە شێوازێک موچەکەی دابش کردووە کە لە هەر دەستگا و دایرەیەک کۆمەڵێک شوێنی پەڕاندووە لەم کەمپەی زانکۆی سلێمانی کۆلێجی پزیشکی پەڕێنراوە کە سەرجەم مامۆستایانی نزیکەی 230 مامۆستایە فەرمانبەرەکانی نزیکەی 140 فەرمانبەرە معاشی پێویست موچەی پێویست پارەی پێویست بۆ مانگێک نزیکەی ملیارێک دینارە ئەم پارەیە دیار نییە یعنی تا ئێستا لە بانکەکان ئەم پارێت دابین نەکراوە بۆ موچەی ئەم مانگەی کە مانگی دوی مامۆستایان و فەرمانبەرانی کۆلێجی پزیشکیە ئێمە پرسیارمانەوەی ئەم پارەیە چی لێکراوە بۆ کوێ براوە بۆچی تا ئێستا ئەم موچە شایستەیە بۆ مانگی دوو دابین نەکراوە بۆ مامۆستایان وام گرتبوونەوەیمان بۆ ئەوەی بەڕاستی کە دەستگا پەیوەندیدارەکان بێنە سەرخەت چونکە ئێمە ئەم دەوامە بوەستێنین لە کۆلێجی پزیشکی ئەرک و ماندووبوونی ئەم مامۆستایانە ئەوەیە کە ڕۆژانە وانە بە خوێندکارانی کۆلێجی پزیشکی ئەڵێنەوانەیە ئەو خوێندکارانە چەند مانگیەکی تر قۆناغی شەشەم دەرئەچن ئەبن بە پزیشک لە نەخۆشخانەکانی سلێمانی ڕاگررتنی دەوام کاریگەری هەیە لەسەر ئاست و با بڵین مستەوای ئەم خوێندکارانە کابنە پزیشکی دوڕۆژ بە هیچ جۆرە هیچ مامۆستایەک هیچ فەرمانبەرێک لەم کۆلێژە حەز ناکە دەوام بوەستێنێ بەڵام لە ڕاستیە تۆ کاتێک کە موچەی شایستەی خۆتت پێ نەدرێ لە ئەرکوماندووبوونەکانت کەمەکرێتوانێ و جێی سەرسوڵمانێکی زۆری هەموو مامۆستایان و فەرمانبەرانە کە بۆچی وەکو دەستگاکانی تر ئێمە ئەم موچەیمان پێ نادرێ ئەمە با بڵێن ئامانجی گرتبوونەوەکەی ئێمە ئەمڕۆ و هیوادارین لەمڕۆ ئەو موچەیە دابش بکرێ و با کار نەگاتە ئەوەی کە ئێمە لە سبەینەوە دەوام ڕابگرین لە کۆلێجەکە و بێگومان زەرمەندی سەرەکی دانیشتوانی شاری سلێمانی دەوروبەرەتی چونکە ئەو خوێندکارانی کە تەخەڕوجەکەم ئەبنە پزیشک لە نەخۆشخانەکانی سلێمانی دەوروبەری دکتۆر ئەی سەرۆکی زانکۆ بەڵێنێکی پێدان چەند ڕۆژێکە لە ئێستاوەکی ئەمێک پرۆژە موچەی دابەشێک پێ نازانم بۆ بەڵێنە ئێوە ئاگادار بوون بۆچێ بەجێ نەکرێت خۆی لە ڕاستیا بەڵێنەکە هەر کۆلێجە و هەر بەشێکیان هەر بەشێک لە دائیرەیەکە بە نەوعێک بەڵێنی پێ ئەدرێ ئێمە ئاگادارین کە ڕاگرایەتی کۆلێجی پزیشکی بە سپاسەوە لە سەر خەچە چەند ڕۆژە بە تەلەفۆن و بەمانەکە لەگەڵ بانکەکانە قساکەن بەڵێن ئەدرێ هەر دوێنێ بەڵێن درابوو کە ئەمڕۆ موچە وەربگرین بەڵام بەداخەوە ئێوە ئەیبینین وا کاتژمێر بەرەو 12 ئەچێ کەسیش موچەی وەرنەگرتووە هەتا ئێستا هەر تەلەفۆنیان بۆ نەکراوە ژمێریاری کە بڵێن پارە هەیە وەرن وەری بگرن لەبەرەوە ئەو بەڵێنانە زۆر جار بەڵێنی با بڵێن بێکردار ئەدرێ جێبەجێ ناکرێت خۆی ئەمەیە جێی پرسیار بەڕاستی خۆی حکوومەتی مرکزی کە لە هەولێرەوە بڕیارێک دەرەکا پێویستە لە زاخۆ تا خانەقین لە یەک ڕۆژان موچەی ئەو دەستگای بدرێ ئەوەی ژێی سەرسوورمانە ئێستا کۆلێجی پزیشکی لە دوهۆک لە هەولێر موچەی خۆی دەمێکە وەرگردووە بۆچی لە زانکۆی سلێمانی ئەم موچەیە دواخراوە ئەم پارەیە بەرەو کوێ براوە لەکوێ سەرف کراوە ئێمە ئەمە پرسیارەکەمە بەڕاستی کە نایزانین وڵی جاوە هەڵوێستەکە دیارە ئێمە دەوام ڕاگرین لە کۆلێجی پزیشکی وەکو ئاماژەشم پێکرد کارە کاتە سەر کواڵەتی و با بڵین مستەوای ئەو خوێندکارانەی کە تەخەڕوجەکەن سبێن و لە نەخۆشخانەکانە داوامەکەن بۆیە ئێمە فەرمانبەرانمان مامۆستا بەڕێزەکان یعنی ئامادەنین ئەو بێڕێزیە قبول بکەن کە تۆ موچەی شایستەی خۆت پێ نەدرێت لە کاتێکە هەر حکوومەت خۆی بڕیاری داوە لە هەفتەی داهاتوو موچەی مانگی سێ دابش بکە و ئێمە لە مانگی پێنجی چوارین ئەمڕۆ هیچ موچەیەکی مانگی دوو نەداوە بە کۆلێجی پزیشکی داواکاری تریشمانەوەیە ئەبێ لە 30 ڕۆژ جارێک موچە بدرێت بەڕاستی خوێندنی باڵاکە لە هەمووی گرنگترا خوێندنی باڵاکە لە هەمووی گرنگترا کەچی خراوەتە ئاخر وەزارەت وە کۆلێجی پزیشکی کە هەموو مامۆستاکانی لە خەستەخانەکان خۆبەخشانە دەوامەکەن خراوەتە ئاخیر کەسەوە کە لەوانەیە هەر لەبیر بکرێ لەوانەیە موچەکە نەدرێ ینی دیارە ئەم وڵاتە بەرەو هەڵدێرە برێ ئێمە ئاگاداریانەکەینەوە وەکو مامۆستایان ئێمە مووقفی خۆمان هەیە لە بایکۆت بەردەوامە بین گرتبوونەوەی تریشمانە بێت و پێویستە هەموو چین و توێژەکانی خەڵک لەم بێڕێزیە لەم بێموچەیە لەم وەرنەگرتنی مافەسەرەتاییانە بێدەنگ نەبن دیارە حکوومەت بە ئەرکەکەی خۆی ناتوانێت هەستێ هیواداری میلەت لەوە وشیار بێت.